دنیا و مهرات جام بۆچی جیابوونەوە هۆکاری جیابوونەوەکەیان چی بوو؟ کامیان خەتابارە؟ ئەی منداڵە لە دایک نەبووەکەیان چی بەسەر دێ؟ کامیان منداڵەکە دەگرنە ئەستۆی خۆی ئەو خۆشەویستەی بە خەڵکیان پیشان دەدا تەنها ئەکرد بوو وەکو دوو هاوسەر دەردەکەون تەنها بۆ ئەوی سۆشیال میدیا بە خۆیان سەرقەڵ بکەن ئەم کارەیان کردووە یاخود لێک جیابوونەوەکەیان ڕاستەقینەیە. تەواوی زانیاریەکان لە کلین میدیا. سڵاو لە کلین میدیاوە دووبارە گەڕاینەوە لاتان بە بابەتێکی زۆر جیاواز. پێشەوەی سەری ڤیدیۆکەمان بکەیت لایک و کۆمنت و شێرت بینەتەوەرەوە سەبسکرایبی کەناڵەکەمان کۆزان گۆڵەکەشدا بگرە بۆ ئەوەی تۆی خۆشەویست یەکەمین کەس بیکە بابەتەکانمان ببینی وەروە سناپچاتەکەشمان ئاد بکە بۆ ئەوەی ببی بە خاوەن خەڵات. میهراد و دنیا ئەو دوو گەنجەی لەناو سۆشیال میدیا هەموو کات دەنگدانەوەشی ئەگزار زۆریان بەدوا خۆیدا دەهێنا لە هەر ڤیدیۆیەک و لە هەر وێنەیەکی کە بڵاویان دەکردەوە. میهراد و دنیا دوو خۆشەویستن لێسادا دنیا دوو گیانە لە میهراد وەروەها دەنگدانەوەیەکی ئەگزار زۆر هەبوو کە ئەو دوو کەساتێ لێک جیابوونەوە. لە کۆتاییدا ئەو دەنگدانەوانە گشتیان ڕاست دەرچوون دەبێ هۆکار چی بێ بۆچی لێکتری جیابوونەوە. خەڵکێکی زۆر باسییان لەوە دەکرد جیاوازی تەمەنیان نزیکەی 8 ساڵە بۆیە جیابوونەوە. میهراد لەدایک بووی ساڵی 1990 دنیا لەدایک بووی ساڵی 1989 بۆیە جیابوونەوە. لە کۆتاییدا میهراد و دنیا جیابوونەوە. دنیا جەهان بەخش هەواڵی جیابوونەوەی خۆی میهرادی ڕاگەیاند لە تۆڕی کۆمەڵایەتی ئینستاگرام. دەڵێتن میهراد جەم بە زووی دەگەڕێتەوە بۆ ئێران. بەڵێ هاوڕێیانی ئێمە هاوسەرگیریمان کردبوو بۆ بووین بە خاوەن منداڵ بەڵام قەدەر میهرادی لە ئێران مابووە. هەموو ڕۆژێک خێزانەکەی پەیوەندیان پێوە ئەکرد و داوایان لێ ئەکرد کە بگەڕێتەوە. دایکی پێ ئەوت تۆ خۆت هێشتا منداڵیت بۆ چییە؟ ناتوانین ئاگاداری منداڵێک بیت بۆیە تکایە بگەڕێەوە بۆ ئێران. هەروەها هاوڕێ و هاوکارەکانی هەموو ڕۆژێک پەیوەندیان پێوە ئەکرد داوایان لێ ئەکرد کە بگەڕێتەوە و زۆر بیری ئەکەن بۆیە شوێنی تو ئێرانە پێویست ناکە لە لەندەن ژیان بەسەر برێت و لەبەرەوەی لە کارە هونەرەکانت دوا دەکەوی وە لە ئێران بەردەوامی بەکارە هونەرەکانی بدات چونکە بۆ گۆرانی بێژێکی گۆرانی وتن لە وڵاتی خۆی چێژ بەخشترە وەک لەمانەوەی لە تەنهایی و غەریبی. بۆ دنیا بە کوڕەکەی کە بڕیارە 2 مانگی تر لەدایک بێت دەڵێتن ئارتەم وە لێرە بەدواوە تەنها من و تۆین وا دیارە بڕیاراندا بوو ناوی منداڵەکەیان بنێن ئارتام. وەروها دەژێتن تۆ ئەبێ بە پیاوی منیش ئەبم بە کێوی تۆ من پێویستمان بە هیچ کەسێک نییە خۆم و خۆت تیمێکی بەهێز و 2 کەسی من خۆشبەختت ئەەکەم تەنها بەڵێم بدا کە هەمیشە من لە ناو دڵت بهێڵیەوە چونکە من بڕیارە گیان بدەم لە پێناو تۆ پیاوە بچووکەکەی منی. وا دیارە ئەو وتەکانی دنیایە. وەروها ئەمەش دەنگدانەوێکی ئەگزار زۆری بەدوای خۆی داهێنا لە نێو تۆڕە کۆمەڵایەتەکان و لەناو سۆشیال میدیا کە باز لەوە دەکەن ئەم دوو کەسایەتیە بەناوبانگە خەڵکێکی زۆر هەواداریانە. وەروها دنیا لە ئێستا لە تۆڕی ئینستاگرام نزیکەی 12.5 میلیۆن فانی هەیە. وەروەها میهرادیش نزیکەی 2.5 فۆلۆوەرسی هەیە. هەردووچەند کەسایەتی بەناوبانگن لەناو سۆشیال میدیا بە تایبەتی لە وڵاتی ئێران و لە کوردستانیش فانێکی ئەگزار زۆر باشیان هەیە. میرات بە گۆرانی شیکۆپیکۆ ناوبانگێکی زۆری بەدەستێنا لە کوردستان. وەروەها چەندین گۆرانی تریشەیە وەکو کەپەچینۆ گۆرانێکی تایبەتیشی بە دنیا تۆمار کرد بە ناوی دیدی. ئەم گۆرانیە دەنگدانەوەیەکی ئەگزار زۆری بەدوای خۆی داهێنا و خەڵکێکی زۆر گوێبیستی ئەو گۆرانیانە بوون. وە لە ئێستادا دنیا لە وڵاتی یونایتد کینگ لە لەندەن نیشتەجێیە. وەروە ئێستاش میرات لە وڵاتی ئێران نیشتەجێیە. وەروە تاوەکو ئێستا میرات هیچ ڕوونکردنەوەیەکی نەداوە دەربارەی ئەو جیابوونەوە تەنها دنیا ڕاگەاندنەشیدا و گشت ڕاستیەکانی خستە ڕوو تاکو خەڵک بە هەڵە تێنەگاتون لیان و
و نەبێتە قسە و قسەلۆک لەسەریان. بۆیە ئێستاکە هەردوو کەسایەتی لە یەکتری دوورن. ئایا بەڕای تۆ ئەوانەش وەکو ژن و مێردەکانی کورد تەنها بۆ کۆکردنەوەی فان ئەم کارایان کردووە؟ وەروها میرازانی دنیا کەسایەتێکی بەناوبانجی هەیە لەناو سۆشیال میدیا، بۆیە هاوسەرگیری لەگەڵ کردووەروها دنیاش ویستی فانێکی زیاتر کۆ بکاتەوە، بەڵام لێ سادە منداڵێکیان هەیە. ئەگەر شتێکی وایان کردی هەڵەیەکی گەورەیان کردیە. وەروها لەناو سۆشیال میدیای کوردیش زۆر کەسایەتی مادید لەگەڵ یەکتری هاوسەرگیریان کردبوو. هەموو ڕۆژێک لەناو سۆشیال میدیا لە یەکتری جیادەبوونەوە و پێک دەهاتنەوە، هەموو کات خۆیان کرد بۆ مۆزوع، بەڵام زۆربیان لە کۆتاییدا نەتیجەکەیان لێک جیابوونەوەیە. ئایا پێویستە بۆ ناوبانگ خۆ دوالێ بکەیت، یاخود ئەو کەسایەتی بەناوبانگانە کەسانی چاوکراون ناتوانن لەگەڵ کەسێکدا بژین بۆ ماوەیەکی دوور و درێژ؟ پێویستە زوو کەسایەتەکان بگۆڕن. ئەو کەسانێک بەناوبانگن تاوەکو ئێستا لە زۆربەی کات توانیتیان یەک کەس هەڵبژێرن، بەڵام زۆربەی گەنجەکانی ئەو سەردەما ناتوانن لەگەڵ بیر و باوڕە یەکتریدا بگونجێن. ئایا ئەمە هۆکاری ئەوەیە کە ناوبانجیان هەیە، یاخود کەسایەتی ئاساییش ئێستا لە ڕۆژانی ئاسایی وایان لێ هاتووە؟ بۆیە لە ئێسادا میهراد و دنیا لە یەکتری جیابوونەوە بۆ کاتێکی نادیار. ئایا ئەو منداڵە وا دەکاتن ئەو دوو کەسایەتیە بگەڕێنەوە لای یەکتری و هیچ کێشەیەکیان نەبێتنەوە منداڵەکەشیان لە ناو ناز و نەحمەتی دایک و باوکی گەورە بێتن و بێکێشە ژیانێکی خۆشیان هەبێتن؟ ئایا پێت باشە ئەو کەسایەتیانێ بەناوبانگن هاوسەرگیری لەگەڵ یەکتری بکەن، یاخود کەسایەتێک ناوبانجی هەبێتن لەگەڵ کەسێکی کەسایەتێک هاوسەرگیری بکە کە هیچ ناوبانگێکی نەبێتن و ژیانێکی خۆشتریان دەبێت؟ تۆی خۆشەویست دەتوانی بۆ چوون لەسەر ئەو پارچە ڤیدیۆمان دەرببڕی و بیر و بۆچوونت چییە لەسەر ئەو کەسایەتیانەی نۆ سۆشیال میدیا؟ دووبارە زۆر سوپاس بۆ سەیرکردن تاوی ڤیدیۆکەمان. نۆ پێتان خۆشە ئەم جارە لەسەر کەسایەتێکی تری بەناوبانجی کوردستان، یاخود کەسایەتێکی تری جیهانی، یاخود هەر بابەتێکی زانستی ڤیدیۆ دروست بکەین بۆمان لە کۆمنت بنووسن. وەروەها لایک و کۆمنت و شێریشتان بێ نەچێت بۆ ئەوەی کەناڵەکەمان پێش بکەوێتن و خەڵکێکی زیاتر بابەتەکانمان بینین و خەڵکێکی زیاتر سوود لە بابەتەکانمان ببینن. وەروەها سەبسکرایبی کەناڵەکەشمان بکە و زانگۆڵەکەشدا بگرە بۆ ئەوەی توی خۆشەویست یەکەمین کەسبی کە بابەتەکانمان بڵاو دەکەینەوە، تۆ یەکەمی کەسبی کە بینەروی. وەروەها سناپشاتەکەشمان ئاد بکە بۆ ئەوەی ببی بە خاوەن خەڵات هەموو کات لەگەڵتانی لە کلیل میدیا.